ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێم بڕیاریکردنەوەی ژووری بازرگانی و پیشەسازی بۆ پارێزگای هەڵەبجە دەرکرد. بە وتەیەوە بەرهێنەرانیش کردنەوەی ئەو ژوورە بۆ پێشکەوتن و بژانەوەی کەرتی بازرگانی و ئابووری لە ناوچەکەدا کاریگەری باشی دەبێت. دیارە ئەمڕۆ دەی 4 2019 لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەوە بە کتابی ڕسمی ژمارە 2021 بۆ کردنەوەی ژووری بازرگانی پارێزگای هەڵەبجە و پارێزگایکی سەربەخۆ دەرچووە. ئەمە مژدەیەکی خۆشە بۆ بواری و بەرهێنان بۆ بواری ئابووری بۆ دروستکردنی بینای تاحتی لە پارێزگاکەماندا. و ئێمە ئەمڕۆ نیازمان وا بوو بە حضوری هەموو برادرانی لیژنەی تەسیسی لە غورفەی توجارە لە ژووری بازرگانی کۆبنەوەیەکی تەحزیری بکەین و لیژنەیەکی تەحزیری بۆ ماوەی 6 مانگ دابنین. بەڵام وتیان یەکەم ئەبێ نوێنەری محکەمەی ئیسناد لەگەڵتان بێت و دووەم نوێنەری یەکێتی ژوورە بازرگانیەکانی هەرێمی کوردستان لەگەڵمان بێ وە ڕێکاری ئیداریمان تاخیر کرد هەندێک ڕێکاری یاسایی تر ئەبێ بگرینە بەر ئەگەوێتە 2 هەفتەی داهاتوو. لەمڕۆوە ڕێکارە یاساوی ئیداریەکان بۆ کردنەوەی ژووری بازرگانی و پیشەسازی هەڵەبجە دەست پێ دەکات. ئەم وەبەرهێنە هەڵەبجەیە دەڵێت کردنەوەی ژووری بازرگانی دەبێتە چەترێک بۆ کۆکردنەوەی وەبەرهێنەران و دەتوانرێت بازرگانانی بیانی و ناوخۆیی بۆ پارێزگاکە بانگێشت بکرێن بۆ ئەوەی پرۆژەکانیان لە شارەکەدا جێبەجێ بکەن. ژووری بازرگانی خۆی ناوی خۆی بەخۆیەوەتی ژووری بازرگانی و پیشەسازی ئەمە غورفەیەکە ئیداری هەموو شؤونی بازرگانی و تیجارەت و سەناعەتی سنووری پارێزگاکەکە. ئەگەر لێرە تیجارەت و سەناعەتی منتیقەکە چەترێکە بێ لە ژێریا بێت و ئیداری باو مەشاکیلەکانی بۆ حەلکە ئەوە خۆی بەخۆی گرنگێکی گەورەیە. پاشا هەر لە ڕێی ژووری بازرگانیەوەیە تەنسیقی تەواو دروست ئەکرێت لەگەڵ وڵاتانی دراوسێ لەگەڵ ژوورە بازرگانیەکانی کەی وڵاتانی دراوسێ لە ئەوروپا لە ئەمانی چواردەوری خۆمان کە لەسەر ڕێکەوتن لە تەنسیقکردن لەسەر چۆنێتی معاملەکردن و تیجارەتکردن و بازرگانیکردن ئێمە وەکو پارێزگایەک ئەو کاتەوەکو پارێزگا هەڵەسین بە ئیشەکە ناوچەکە چ کارێکی بازرگانی پێویستە چۆن بکرێنەوە بەسەر وڵاتانی دراوسیا چۆن دەستیەوە بەرهێن بێنینە شارەکەەوە بە تاکید گرنگێکی زۆریە بێت. هاوکات لەگەڵ بڕیاری دامەزراندنی ژووری بازرگانی و پیشەسازی هەڵەبجە دەستەی وەبەرهێنان ڕاست پێدراوە بە سوودوەرگرتن لە مادەی 6 لە یاسای وەبەرهێنان ژمارە 4 ساڵی 2006 بۆ بەخشینی ئیمتیازی سەربار و زیادکردنی ساڵەکانی لێبوردنی باج و ڕسمی گومورگی سەربار بەو پرۆژانی کەرتی تایبەت کە لە هەڵەبجە جێبەجێ دەکرێن جیاواز لە پارێزگاکانی دیکە بۆ ئەوەی یانی وەبەرهێنەران بدرێ ڕووبکەنە ئەو پارێزگایە بە تایبەتیش لە بوارەکانی گەشت و گوزاری و کوشت و کاڵدا. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.